خی گەورە دەفەرمێ ئێوە چیتان کرد چی کردەوەیەکتان کرد دەڵێن ئەی پەروەردگار تۆ لە دنیادا ئێمە تاقی کردەوە ئێمە فەقیر و هەژار کرد ماڵ و سەرەت و سامانت زۆر بە ئێمە نەبەخشی بەڵام ماڵ و سامان و سەرەتت بەخشی بە دەوڵەمەندەکان و بە دەسەڵاتدارەکان خی پەروەردگار دەفەرمێ ڕاستەکەن دەی بڕۆنە بەهەشتەوە لە پێشی خەڵکیەوە ئەو کەسانێک کە لە دنیادا فەقیر بوون ڕاستەکەن ئێوە لە دنیادا خی گەورە بە فەقیری ئەوەی تاقی کردەوە بڕۆنە بەهەشتەوە پێش خەڵکی وپێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ويبقى شدة الحساب على ذوي الأموال مصر بقوترين بهێزترین محاسبە لەسەر دوو تاقیکردن دار هەزڵمیان کردووە بەڵام دوو تاقمی تریشەیە لە بیرمان چووە ئەوانش قورگی ئەو میلەتیان گرتووە بە هەمان شێوە دکتۆرەکان مەبەستم زۆربەی دکتۆرەکانە ئەوان ناڵم کە خزمەتکاری فەقیرن ئەوانە ناڵم ئەوەکانی تر ئەوانش قورگی ئەو فەقیریان گرتووە پارەت پێیە پێت نییە معاش هەیە نییە کەسابەت هەیە من پارەی خۆمەوێ تەواو یەک سعاتێ نەشتەرگەریە بە 600 بە ملیۆنێ باوەڕ ناکەم 200,000 تێ بچێ بۆ باسیێوانە ناکرێ خەڵکیان کوشت خەڵکیان وێران کرد پارەی پێنێچە قەرزەکە ئەمە تاقمی دووەم دکتۆرەکان خوێن مژن ئەوانەی کە خزمەتی ئەو میلەتە ناکەن و پارە خۆرن هەمویان خوێن مژن ئەوانە ئیلا کەسانێک نەبێت کە ئەوانی زۆر کە من بە پەنجەکان دەستە ژمێرنە کە خزمەتی خەڵکی فەقیر و هەژارەکەن 20 ساڵ 30 ساڵ مشتری ئەو بە بڕۆ بۆ لای ڕۆژێ ناڵێ باوەڕەکەت ئای بمنوێ کاکە تۆ هەتە نیتە ئەم پرسیاران نییە ئیلا مەگەر کەسێکان خوا ڕەحمی لێ کردبێ تاقمی سێم دەوڵەمەندەکان ئەوانیش میلەتیان فەوتاندووە واللهی دەوڵەمەندەکان زەکات دەرکەن بەس زەکات سێم بەخوا هەموو فەقیرە 50 وەرەقە دەفتەری دەستکەی هەموو ساڵێ بەس هەموو دەوڵەمەندەکان زەکات دەرکەن یەک فەقیر نامێنێ خەڵک پێویستی بە مەعاش و کەسابەت نامێنێ بەس دەوڵەمەندەکان زەکات دەرکەن کەواتە ئاگادار بین محاسبی قیامەت بۆچی قورسە لەسەر ئەمانە چونکە بەڕاستی ترسناکە دەوڵەمەندەکان ناتوان یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن چونکە دەستیان تێی ناچێت کەواتە قورسترین محاسبە لە ڕۆژی قیامەتە بۆ کێیە بۆ دەسەڵاتدارەکانە و بۆ ئەو کەسانەی کە دەوڵەمەند بوونە لە دنیادا جا قوڕ بەسەر ئەو کەسەی کە محاسبەی قورس بکرێ بۆیە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم هەر کەسێ لە قیامەتە خوای گەورە مناقەشەی لەگەڵا بکە محاسبەی قورسی لەگەڵا بکە تیاچێت ڕزگاربوون نییە بۆ وات لە فڵان کەس کرد بۆ یارمەتی فڵان کەس نەدا بۆ فڵان کەس پارەکەی خوارد هەر کەسێ ئەم مناقەشەی لەگەڵا بکرێت تیاچێت ئەو پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم بۆیە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم لەو ڕۆژەدا دەوترێ کوا ئیماندارەکان ئیماندارەکان کوان کورسیان بۆ دائنرێ لە نور کورسی نور سێبەریان بۆ دەکات هەورەکان سێبەریان بۆ دەکات پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ڕۆژی قیامەت سوکتر و ئاسانترە لەسەر ئیماندار لە سەعاتێکی ڕۆژ واتە ئەو قیامەتە سەختە کە باسمان کرد 25,000 ساڵ خەڵکی دەوەستەیە خەڵکی چاوەڕێی محاسبە دەکا قیامەت ئەوەندێ نیو ڕۆژەکە وتمان 50,000 ساڵ نیوەی ئەکاتە 25,000 ساڵ بەڵام پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم لەسەر ئیماندار ئەوەندە کورتە ئەو کاتە هەرچەندە درێژ بێ وەکو وایە سەعاتێکی ڕۆژ لە قیامەت مابێتە بەڵام ئەوەی کە دەوڵەمەند و دەسەڵاتدارە ئەوە قیامەتێکی سەختیانەیە ئەگەر لە دنیادا خوایان نەناسی بێ ئەگەر مافی خوایان جێبەجێ نەکردوێ لە حەدیثێکی صحیح داتوە لە صحیحە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە 100 ڕەحمەتی هەیە 100 ڕەحمەتی دروست کردووە بەڵێ ئەفەرمێ لەو 100 ڕەحمە یەک ڕەحمێکی لە نێوان بوونەوەردا بڵاو کردووەتەوە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەبینی بەوەی ئەو ڕەحمەی خوای گەورەوە گیان لەبەرەکان دڕندەکان ڕەحم بە بەشەکانی خۆیان دەکەن واتە ئەم هەموو ڕەحمەی کە دەبینی لە نێوان مرۆڤەکان و جنۆکەکان و گیان لەبەراندا لەو 100 ڕەحمەی خوای یەک ڕەحمێ دابەزێتە خوارەوە
ئەو ڕەحمێکی خەڵکی هەیەی بەرامبەر بە مناڵی خۆت تەماشاکی ڕەحمت بەرامبەری هەیە، ئەوە یەکێک لە سەد ڕەحمەکەی خوا یەک دانی دابەزێتە سەر زەوی. 99 خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم 99 ڕەحمی خوای گەورە هەڵی گرتووە بۆ ئەولیاکان و خۆشەویستەکانی خۆی لە ڕۆژی قیامەت. ئەوەی ئەولیای خوا بێ، خۆشەویستی خوا بێ، ئەولیای خوا ئەوانە نیە سەجدەیان بۆ برێ، ئەولیای خوا پێی ماچ ناکرێ، ئەولیای خوا سەجدەی بۆ نابرێ، ئەولیای خوا خەڵکی داوای یارمەتی لێ ناکە، ئەولیای خوا ئەوانەیە خوا گەورە فەرمێ الذين آمنوا وكانوا يتقون، ئیمانیان بەخوا هەیە بەتەنها دەیپەرستن و تەقواشیان هەیە. ئینسانە تەقوا هەیە بە چۆن ڕێدا خەڵکی قاچی ماچکە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای گەورە سەد ڕەحمەکەی داناوە، بەڵام لەو سەد ڕەحمە یەک ڕەحمی داناوە بۆ دنیا 99 هەڵگرتەوە بە قیامەت. بەڵام کاتێک کە قیامەت هات ئەو ڕەحمەش کە بڵاوی کردوتەوە لە ناو بوونەوەردا ئەویش دەخاتە سەر 99کە دەبێتە سەد ڕەحمی ڕێک. هەر سەدەکەی بۆ کێیە؟ دەفەرمێ فيكملها 100 رحمة لأوليائه يوم القيامة. ئەو سەد ڕەحمەی خوا هەر سەدەکەی لە ڕۆژی قیامەتە بۆ خۆشەویستانی خوایە. یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی. کەواتە ئەبێ ڕەحمی خوا چەندێ زۆر بێ. ئەگەر ئێمە بەهۆی یەک ڕەحمێکەوە ئێستا ئێمە ماوین، چونکە خوای گەورە لە قورئانی پیرۆزا دەفەرمێ، لە دوو شوێنی قورئانە دەفەرمێ ئەگەر خەڵکی بگرین بە زوڵمەکانیان بە تاوانەکانیان ما ترك عليها من دابة، بەس تەنها بە زوڵمی ئادەمی زادەکان و گیانلەبەرەکان خەڵکی سزا بدەین ئەوەی ئاوا بڕوا بەسەر زەویان نامێنێ هەتا مێرولەکانیش. بەڵام ئەو ڕەحمی خوایە کە ئێمە هێشتێتەوە، ئەمە یەک ڕەحمی خوایە کە ئێمە لەسەر هەموو تاوانە سزامان نادا. ئەبێ سەد ڕەحمەکەی خوای گەورە چۆن بێ لە ڕۆژی قیامەت. کەواتە بزانە ڕۆژی قیامەت ڕۆژێکی سەختە، بەس بۆ ئیمانداری ڕاستەقینە ڕۆژێکی خۆشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو ئاژەڵی بینی، چۆن دەڵی دوو بەران قۆچیان لە یەکەدا شەڕە قۆچیانە کرد. فەرمی ئەی ئەبوو زەر ئەزانی ئەمانە لەسەر چی شەڕیانەوتی؟ ناوەڵە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای گەورە دەزانێت شەڕەکەیان لەسەر چییە و لە ڕۆژی قیامەتە هەر لە محاسبە دەکەن. ئەم دوو بەرانە بۆچی خوای گەورە ئەزانێ بۆچی شەڕەکەن و محاسبەیشیانەکان لە ڕۆژی قیامەتە. ئەو حەیوانەی زڵمی لە حەیوانێک کرد بێ، پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم تۆڵەی لێ ئەکرێتەوە ئەگەر مێرولەیەکیش بێ، ئەم جا دەبنە خۆڵ و کۆتاییان پێێت ناچنە جەهەنەمەوە، بەڵام تۆڵەیان لێ ئەکرێتەوە. بەڵام ئیماندار ئینشاءڵڵا لە بەهەشتی خوادایە، تاوانبار و زاڵم و مجرمیش لە جەهەنەمدایە. جا ئینشاءڵڵا بەردەوام بڵێ خوای گەورە لەو سەد ڕەحمەی خۆت بێ بەشمان نەکەی، ئێمەش لەو ڕەحمەی خۆت بێ بەشمان نەکەی یا رب العالمین. لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ما أطعمت نفسك فهو لك صدقة. ئەوەی کە خۆت ئەی خۆی، ئەوەی کە خۆت ئەی خۆی خوای گەورە بە خێر و سەدەقە بەتەنووسێ، بە خێر و چاکە بەتەنووسێ ئەو خواردنەی کە خۆت ئەی خۆی. وما أطعمت ولدك فهو لك صدقة. ئەوەشی ئەیدەی بە مناڵەکەت و بۆ مناڵەکەتی پەیاکی کوڕ و کچەکەت خوای گەورە بە خێر و چاکە و سەدەقە بەتەنووسێ. و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم وما أطعمت زوجتك فهو لك صدقة. ئەوەشی ئەیدەی بە خێزانت ئەی خوات بۆ خێزانتی پەیدا دەکەی ئەویش خوای گەورە بە خێر و چاکە و سەدەقە بەتەنووسێ. کەواتە بزانە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثدا فەرمووی گەورەترین خێر و سەدەقەوەیە کە ئینسان بۆ ماڵ و مناڵەکەی خۆی سەرفی کات، چاوی لە دەستی خەڵک نەبێ. کەسانێکی حاڵیان زۆر باش، ژن و مناڵیان احتیاجە، چاویان لە دەستی خەڵکە. بەڕاستی ئەمە شەرمەزاریە، ئەمری پارەیەک نەمێنێ، ماڵێک نەمێنێ کە لە ماڵە قایشپارە و لاستیک لێدا و دات ناوە ژن و مناڵەکەش احتیاج. چی قیمەتێکیە؟ ژنەکە چاوی لە دەست خەڵک پارەی بداتێ، مناڵەکەت خەڵک پارەی بداتێ، چی قیمەتێکی پارە لە ماڵەوە دابنێی؟ ئەو پارەی تۆ لەگەڵ کاغەزی و دەفتەرە فەرقی چییە؟ تەنها ژمارەیەکە و هیچ کەسی ئیسفادەی لێ ناکات مەگەر بووک و زاواکانت. هەتا تۆ مای مناڵەکانیش لێی مەحرومن. بەڵام دڵنیابە سوێن بخوا لە مناڵی بگرەوە، لە ژنی بگرەوە، مەیان دەرێ، پارەیان بۆ سەرف مەکە. بەڵام دڵنیابە ئەمڕۆ یا بیانی پێیان دەگا، بەڵام کاتێ پێیان دەگات تۆ لە ناو خامێکی سپیەی هەرمەیان دەرێ. دڵنیابە دوای ماوەیەک پێیان دەگات. چەند کەس پارەی قایم کرد، زۆر دەوڵەمەند بوو،
بەڵام بخۆی مناڵەکانی دوای خواردیان بە ئاسانی گەشتە دەستیان و ئەمجا سەفەر و سیاحەتیان پێوە کرد، خان و ساریان پێ گۆڕیشتیان پێکردی، باوکشی دڵی نەهات لە فەیکی لێ بخوات. وەڵایم دەوڵەمەندێک بەناسی ئەویستیان بەخوا خاوەنی 1000 دەفتەر زیاترن، 1000 دەفتەر واللهی نەماوە. ئەی واللهی ئەڕۆمە بەغا هەتا دێم و سلێمانی دەستم تێ ناچێت لەو ڕێگای لە فێ بخۆم، برسیمە ناتۆم لە فێ بخۆم بە من چی پارە. بەڵام بەخۆی بکوزاوە چاکیان خوارد. هەر چەندێ قایمی بکەی، هەر چەندێ شەدەی و بیپێچیتەوە قایمی بکەیتەوە ئەمسەر ئۆسەری پێ بکەیت، بەخوا مناڵەکانت پێیان نەگات، بەخوا بکوزاوە پێیان نەگا و ئەیشی خۆن بە چاکیشی خۆن سەفەری سیاحەتی وڵاتەکانی پێوەکە تۆ هەر مەیخۆ، هەر سەدەقەی لێ مەکە، هەر بیشارەوە کاکت با مناڵەکان چاوی دەستی خەڵک نەبێت، چیان پێویستە بۆیان بکڕە. باژنەکەت پێویستی بە خەڵک نەبێ، دوو جار خەڵک پارەی داپی دوای ئەخلاق و ڕۆژ لە دەستەدا دوولۆڕی بەڕێستان با لە دەستی نەدا، مێڵە احتیاج ئەو خێر و سەدەقەیە. لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە ڕۆحەکانی دروست کرد لە تاریکیەکدا، ڕۆحی دروست کرد لە تاریکیدا، ڕۆحی ئادەمیزاد و جنۆکەکان. دەفەرمێ نوری خۆی گرتە چۆن دەڵێ هاویشت بۆ ئەو نوری خۆی هاویشت خوای پەروەردگار بۆ ئەو ڕۆحانە، هەموو ڕۆحی ئادەمیزاد جنۆکە، چونکە هەمووی لە پشتی ئادەم دەرکرا سەلامی خوای لەسەر بێ. هەتا ڕۆژی قیامەت چەند نەفەر لە دایکە بێ هەمووی ڕۆحەکەی لە پشتی ئادەم سەلامی خوای لەسەر بێ دەرکراوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم جا هەر کەسێک هەر ڕۆحێک لە ڕۆحەکان ئەو نورەی خوای بەرکەوت بێ خوا هیدایەتی داوە. الحەمدولله خوای گیان لە مەیمونە پەرستەیە، ئاژەڵە پەرستەیە، مانگا پەرستەیە، هەنێمە کارەساتە. وەڵام مانگای بپەرستی دار و قەبرێ پەرستی هیچ فەرقێکی نییە، گرنگەوەی غەیری خوایە تەواو، هەمووی نەفامی و نەزانیە. سپاسی خوا بکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی ئەو ڕۆحەی نوری خوای بەرکەوت لەو ڕۆژەدا لەو تاریکێدا، ئەوەی نورەکەی بەرکەوت خوا هیدایەتی دا، ئەوەشی بەری نەکەوت گومڕا بوو. خوای گەورە عادلە، خوای گەورە زانایەکێ شایستەی ئەو نورەی خۆی بوو. الحەمدولله خوا پێمانی بەخشی، یا ڕەبی خوایە بەردەوامان کەی لەسەر ئەو هیدایەت و تەقوایە. لە حەدیثێکی صحیح داهاتووە کە لە صحیحەیە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریەکمان بۆ دەکات لەوانەیە هەندێک کەسمانەیە بەمە بڵین ترسنۆکی، بەمە بڵین دلۆڕی بەڕێستان بێغیرەتی، بەڵام نە ترسنۆکیە نە بێغیرەتیە نە ماستاویشە، ئەمە ڕاستیە. دەفەرمێ ذبوا بأموالكم عن أعراضكم قالوا يا رسول الله صلى الله عليه وسلم كيف نذب بأموالنا عن أعراضنا قال يعطي الشاعر ومن تخافون من لسانه. فرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە وەسیەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، شەرەف و ناموس و کەرامەت و ڕێز و حورمەت و شەخسیەتی خۆتان بپارێزن بەچی؟ بە پارەکانتان. وتیان چۆن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە کەرامەت و شەخسیەت و ڕێز و حورمەتی خۆمان بپارێزین بە پارە؟ فەرمی دوو تاقم هەیە پارەی بدەنێ، دوو تاقم هەیە، بەڵام ئەم دوو تاقمە زۆر خراپە. بۆچی؟ یەکەمیان شاعیر، ئێستا ئەوە باوی نەماوە جاران شاعیر هەبوو کابرا ئەیوت ئەوە ئەوەندە پارەت ئەدەمێ فڵان کەسم بۆ بشکێنەوە فەزحی بکە حەیەی بەرە بە پارە. ئەوش ئەمەندەی شعر بەسەر ئاوت لە ناو خەڵکا شعری بەسەر ئاوت و کەرامەتی هێشکان لۆڕی بەڕێستان حەیەی دەبرد، بە شیعر حەیەی دەبرد. ئەفەرمی ئەو کەسی شاعیر بوو پارەی بدەنێ بۆی لە زمانی پارێزراو بن، نەک لە بەروی کەسێکی چاکە، لە بەرەوەی حەیات نەبا. دووەم دەفەرمێ ومن تخافون من لسانه، ئەوەی لە زمانی ئەترسن پاری بەنێ، ئەو ماستاو نییە، کاکە بەیانی حەیاتە با گوێ لێنێ، گوێ لە بوختیان نییە. ئێستا کێشەکە ئەوەیە، کێشەکە ئەوەیە ئێستا من کەسێکم لە فەیسبووک شتێ بەڵاو بکرێتەوە بڵێن مامۆستا عوبێد ئەمڕۆ بینیم مەشروبی خوارد، 1000 نەفەر، ئەم 1900 لەوانەیە وابێ. کاکە لە خۆت و بۆ خاتری خوات و من کەی مەشروب خۆرم. کێشەکە ئەوەیە ئەگەر کەسەکە خراپیش بێ بوختیانچیش بێ زۆربەی خەڵک بەخواڵانەی وابێت، ناڵە کوورم پیاوە کاکە لەکوێ مەشروب بخوا. کێشەکەمان ئەوەیە هەرچی ئەوتری ئەشەد بیلای بۆکەیت، زۆر بەمان لە شتەکان ناکۆڵینەوە. بەڕاستی ئەمە کارەسات. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەوەی لە زمانی ترسان پارەی بدەنێ، پارە بە حەیاتان نەبا،
بوختیانتان بۆ دەکات ناشرینتانەکە ئەخە چوار جوێنی بێدە ناو خەڵکە ناشرین نەبی با جوابیشی نەدەیتەوە کەواتە ئەگەر تۆ کەسێک لە زمانی ترسایی دەفع البەڵا شتێکت داپێی ئەوانە کەسی خراپن بێگومان بەلەوە چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خراپترین مرۆڤ لای خوای گەورە لە ڕۆژی قیامەتە کێ خراپترین مرۆڤە ئەو مرۆڤەیە خەڵکی ڕێزی لێگری بۆی لە شەڕی سەلامەت بێ ئەوە لای خوا خراپترین مرۆڤە لە قیامەتە چونکە ڕێزی لێگری دراوسێتە خزمتە دراو برادرتە بێگانەی هەر کەسێکە ڕێزی لێگری بۆی حیات نەبات بۆ ئیکە دەم نەکاتەوە بەرامبەرت چکارێک کەسێک دەم بکاتەوە دوو لە ڕووی بەڕێستان ئێمە دەڵین لەگەڵ ڕێزم بۆ خوشکە بە ڕێزەکان ئەوەی کە مەشهورە ئەڵێن ئافرەت دەمەوەرە هەندێ ئافرەت نەگەم و ئافرەتێ بەس پیاویشەیە هەمان تەبیعەتی وەکو ئافرەت دەمەوەرە سوێن بەخوا یەک تەبیعەتە ژن هەیە چۆن قسە ئەکا بەسە لە پیاویشەیە هەمان تەبیعەتی خۆ بەتەنیا ژن دەمەوەر نییە ژنی دەمەوەر و پیاوی دەمەوەریشێ